وەقسەگری زیاتر لە بارەی کۆڕبەندی یابووری جیهانی داڤۆس و هەروەها گەنجی بەشداریکردنی سەرۆکوەزیران لەو کۆڕبەندە بەڕێز بژار تەها خەلیل شارستای پەیوەندی نێودەوڵەتی لە ستۆدیۆکانمان لە سلێمانیەوە لەگەڵماندایە. بەڕێز بژار تەها خەلیل سڵاوتان لەبێت تۆم کاتتان باش. هەرێمی کوردستان لە بەشدارە لەو کۆڕبەندە و سەرۆکوەزیران مەسرور بارزانی لێ بەشدارە لەو کۆڕبەندەدا. خوێندنەوەتان بۆ بەشداریەکەی سەرۆکوەزیران چێ لە کۆڕبەندێکی وەها گەورەی جیهانیە؟ ئەم کاتەی بەڕێستان باش، سڵاو و ڕێزم بۆ بینەرانی بەڕێستان. پێشەوەی کە باس لە دەور و کاریگەری سەرۆک مەسرور بارزانی بکەین لە داڤۆس، پێویستە کات ئێمە شیکاریەکی تەواو یان تعریفێکی تەواو لەسەر داڤۆس بکەین. داڤۆس چییە؟ بۆ ساڵانە ئەم کۆنگرێ لە داڤۆس ئەکرێ و کێن بەشداربوانی داڤۆس، کێن ئەو کەسانەی کە داڤۆس بەڕێوابن، کاریگەری داڤۆس بۆ خۆی لەسەر کۆی جیهان چییە؟ داڤۆس دیارە ئیعلام تا ئەم دەقەیە، ڕاگەیاندنەکان تا ئەم دەقەیە بە شێوەیەکی وازح و ڕوون، باس لە ئیعلامی خۆمان ناکەم، باس لە ئیعلامی هەموو جیهانەکەم، بە شێوەیەکی وازح و ڕوون شەرحێکی تەواویان ناداوە لەسەر داڤۆس چییە. داڤۆس ئەو منتەدایەیە کە بە هەزاران شەریکەی عیملاق لە عالەما تیا بەشدارە و ساڵانە لەم جێگە ئیڤنتێکی مارکتینگ ئەکرێ و کاریگەری و عیلاقاتی شەریکاتەکان کە زۆربیان بۆ نمونە ئەم ساڵ 600 مدیری تەنفیزی مباشری شەریکاتە عیملاقەکان لەم کۆنگرێ ئەم ساڵانە با بڵین لەم منتەدای ئەم ساڵە بەشداریان کردووە. ئەمانە بۆ خۆیان ئیڤنتێکی مارکتینگ ئەکەن لەناو ئەو جێگایە، بەڵام دەور و کاریگەری یاخود لێککەوتە کاریگەری سیاسیەکانی کە لە داڤۆسە ئابێتەوە هەمیشە ئەو تیرەیە کە کەوانەکەی شاراوەتەوە. ڕووداوێک لێرە و لەوێ ڕوئەدا مەسەلەن مەسلەی جەنگی نێوان ئۆکراین و رووسیا، مەسلەی کۆڤید، مەسلەی دەیان ڕووداوە حساسەکانی کە لە جیهانە کاریگەری هەیە لەسەر گرانبوونی بازار، لەسەر کەمبوونەوەی پێویستیەکی بازارڕەکانی جیهانی، ئەمانە هەر هەمووی لە داڤۆسە تاوتوی ئەکرێ و پلانەکان لەوێ دانرێ. ببتێ نەتەوێت کاریگەرە سیاسیەکانی دوای ئەم کۆنگرەیە پاشکەوتە سیاسیەکانی کە لێکێتەوە دەرئەکەوێت. ئەجا بۆیە من باسم کردوتم داڤۆس ئەو تیرەیە کە کەوانەکەی ئەشارێتەوە کێ لە پشت داڤۆسەوەیە، ئەم کۆنگرانە چۆن ئەکرێت، ئەمان لە بەرژەوەندی کیایە. ئەو کەسایی کە مەسەلەن بۆ نمونە داڤۆس بەڕێگاوابات کلاوس شوابە. کلاوس شواب کێ لە پشت کلاوس شوابەوەیە. هەمیشە ئەو گۆڕانکاریانەی کە هەیە مەسەلەن لە ئەوروپا ئەمڕۆ قسە و باس زیاتر لەسەر کەمبوونەوەی ئینتاجی زراعی و بە هەمان شێوە ئینتاجی مەحروقات سوتەمەنی هەیە. لە ئێستا کاتێک کە کوردستان یەکێکە لە سەر چاوەکانی هەم زراعی و هەم ئەگەر توانین کاری تیا بکەین و بەرەو پێشی بەرین هەڵبەتە و بمانێ و نەمانەوێت ئەمڕۆ کوردستانیش بە دەرەجەی لە دەرەجەکانی چەکە لە موسەدراتی نەوت و سوتەمەنی، کەواتە بەشداریکردنی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان وەک سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لەوێ بەجیا و بەشداریکردنی عێراقیش هەر وەکو سیفەتێکی جیاوازی، ئەمە بۆ خۆی گرنگیەکەیە، ئەمە بۆ خۆی ئەو گرنگیە کە ئەبێ ڕووناکی بکرێتە سەر و ئەبێ کاری بۆ بکرێ و ئەبێ لێزانانەتر و زیرەکانەتر تەعاملی بۆ بکرێ. لە پاش ئەمە چی ڕوئەدا، لە پاش ئەو کەمی کە لە ئەو کەمی دابەزینی بەرزبوونەوەی ئەسعار و دابەزینی سوتەمەنی لە ئەوروپا و ئەمە لێکەوتەیەکی کەی لێکەوێتەوە کە بە بڕوای من ئەکرێ مژدەبەخش بێ بۆ گەلی کورد. بۆیە باشتر وایە ئێمە داڤۆس هەر لە ڕاگەیاندنەکانی خۆمانەوە باشتر بناسیێنین و سەیری کۆبوونەوەکانی پێشووتری داڤۆس بکەین کە چەند ساڵە هەموو ساڵەکە داڤۆس ئەم منتەدایە کۆبوونەوەی هەیە و ئەوانەی کە ئەژچن بەشداری ئەکەن کێبوون ساڵانە. ئەم ساڵ زیاتر سیاسیەکان چوونەتە ئەوێ و بەشداری سیاسیەکان لەوێ هەیە، کەواتە بمانەوێت نەمانەوێت سیاست و اقتصاد دوو
دوانەیە کە بێکەوەن هاوشانی یەکن ناکرێتەوە باز لە سیاست بکەیت و اقتصاد فرامۆشکەی ئافرۆسیکەی یاخود ناکرێت باز لە سیاست بکەیت و اقتصاد ئافرۆسکەی بۆیە بە بڕای من بەشداری ئەم ساڵ لەو هەلومەرجەی کە هەیە لە ئێستا هەلومەرجێکی جیاواز هەیە بە تایبەتی ئەمە ساڵی دووهەمە کە رووسیا ناچێتە بەشداری ئەم کۆبوونەوەی ناکە لە کاتێکا سەرۆکی سین بۆ خۆی چوە بەشداریەکە یعنی سەرۆکی سین یەکێکە لە وڵاتە عیملاقە ئینتاجەکان سەرۆکی سین ئەچێ بەشداریەکە و لە شانیا سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بچێ بەشداری بکە ئەمە بە بڕای من کارێکی موشتەبەخشە من نامێت زۆر زیاتر چکە ئەمە بابەتێکە بەرنامەی زۆر هەڵئەگرێت بژار لە پاشکۆیەکی هەواڵیە ئەتوانێت هەرەونە باسکرێ بێگومان سواس دەکەم دەست خۆش بەڵام ئەمە لەوە بپرسم کە ئایا ئەوەی کە ئێستا زۆر چاوی لەسەر هەرێمی کوردستان و وڵاتانی نێودوڵەتی وزەیە لە هەرێمی کوردستاندا ئەگەر ئێمە وزەیە بدەینە وڵاتانی دنیا ئەوان چی بۆ ئێمەکەن ئەمە توانین چیمان لەوان دەستکەوێت دەتوانین بڵین بەشێکی وزەکە بکەین بگۆڕینەوە لە بەرامبەر سەقامگیریێکی زیاترە خۆی ئێمە بمانێ و نەمانەوێت سیاست بەبێ سیاسەتی اقتصادی سیاسەتی با بڵین ئەگەر سیاسەتی نەتەوەیش بەکاربین بەبێ بەکارهێنانی سیاسەتێکی اقتصادی چۆنەڵە کەم و کورت و شەلوکوێر ئەبێت بۆیە ئەوەی کە هەیە لە ئێستا من هەر لە بەرنمەکانی پێشووترا و لە چەندین چاوپێکەوتنی ترا من باسی ئەوم کردووە ئاسوەیە کە بۆ کوردستان ئاسوەیەکی گەشت بێ ئەو ئاسوەیە کە ئێمە پاڵپەش بە سیاسەتێکی اقتصادی گرنگ ئەو پەیوەندی اقتصادی گرنگانی کە ئەبێتە بتەوێتە ئەبێتە مایە ئەوەی کە بۆ خۆیان پارێزگاری بکەن لەو کیانەی کە تایە ئەو با بڵێن ئەو سەرچاوی ئەو وزەی ئەوانە جاران استعماری جاران داگیرکاری بۆ خۆی هاتۆ ئیشەکەی کردووە ئێستا زەمن و عەسڵ گۆڕاوە زەمن و عەسڵ بە شێوەیەکی کەیە مەسەلەن یەکێک لەوانەیە کە لە دافوسە زۆر پشتی دافوس با بڵێن پشتیوانەکەی لە دافوسە وەرەگرێ مەسەلەی سندوقی نەقدی دەولیە سندوقی نەقدی دەولی لەکوێوە دێت بۆیە من دیسانەوە دەڕێمەوە سەر کلاوس شواب کێیە کلاوس شواب ئەو کەسێک کە ڕێخەی هەموو پەیوەندیەکانە کلاوس شواب ئەو کەسێک کە پەیوەندیەکان نەکات لەگەڵ دانیشتنەکان نەکات چ لەگەڵ سەرۆکی ئەمریکا چ لەگەڵ سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان چ لەگەڵ سەرۆکی سین یعنی کەواتە گەیشتنی کەسایەتیەکی کورد یا حکوومەتێکی کوردی بە کلاوس شواب بۆ خۆی ئەمە بتەوێت نەتەوێت تەسیراتێکی لێرە و لەوێ ئیجابی ئەبێت بۆیە من باوەڕم وایە لە پاشکۆ و لە کاتی تەواوبوونی ئیتیفاقی سیڤەر و لۆزان و ئەو ئیتیفاقی کە کوردستانی لە کاتی خۆیان کردو بە 4 پارچەوە ئێستا لە تەواوبوونیایەتی ئەو ئیتیفاقیاتانە و اقتصادیەتی عالەم هەلو مەرجە اقتصادیەکانی عالەم بەو شێوەیە کە لە ئێستا لە ئەوروپا شەڕی ئۆکراین و رووسیا هەیە کەمبوونەوەی سوتەمەنی بەرزبوونەوەی نرخەکان لەوێ یعنی بەسیترین شت یعنی ساگەر ئێمە ڕووناکیم خێرە سەر شەریکەی کۆکەکۆلا کە لەوانەیە کۆکەکۆلا شتێکی سەرەکی نەبێ بۆ خواردنەوەی بۆ خواردنی هەموو کەسێک بەڵام شەریکەی کۆکەکۆلا یەکێکە لەوانەیە کە بەشدارە لە دافوسا شەریکەی نەستەلەکە کە ئیش ئیحتیمام بە خواردنوانە ئەمانە هەموو بەشدارن لە دافوسا لێ باش ئەم شەریکاتە عیبلاقانە کە لەوێن و مدیرە مباشرەکانیشان مدیری تەلڤیزیۆن مباشریان ئەمساڵ لەوێن یعنی ئەمانە بۆ خۆیان لێکەوتی چۆنی لێکەوێتەوە لاینی کەم هەم بۆ بازاڕێکی مستەقیر ڕێگەڕێن و هەم بۆ سەرچاوەیەکی وزەی مستەقیر ڕێگەڕێن کە ئەمەش من هیوادارم کاری زۆر ئیجابی و نەک هیوادارم بەڵکو بەتوانم بڵم گەشببینم بەوەی داهاتوویەکی ئاسوویەکی ڕوون داهاتوویەکی جوان بۆ سنووری ناوچەی ئێمە بەدەست بێنێت و نەک هەر ئێمە بەتەنیا بەڵکو شەرقی ئەوسەد بەگشتی ئەڵە سەقامگیرێک لە شەرقی ئەوسەد تا دروست بکات بەڵگەش بۆ ئەو ڕووداوانەی دوێنێ و پێرێن کە لە هەرێمی کوردستان ڕوویە بەڕێز بژار تاخەلی شارەزای پێنجێنێ دەوڵەتیەکان لە ستودیۆکان لە سلێمانی و لەگەڵ مادابووی سپاس بۆ بەڕێستان سپاس بۆ شرۆفەکانتان